بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. پاش ئەنجامدانی کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی لە ئابی 2000دا وەک دەوترێت بەهۆی پامەندنەبوونی مەلا عەلی عەبدولعەزیز بە ئەنجامی کۆنگرەکەەوە چەندین ڕەوتی جیاواز دەرکەوتن و یەکێک لەو ڕەوتانە باڵەکەی شێخ محەممەد بەرزنجی بوو. عەلی باپیریش وەک باڵێکی دیکە لە سیوێکی 5 2001دا پاش چاوەڕوانێکی زۆر کۆمەڵی ئیسلامی دروست کرد و لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی جابوویەوە کە بە وتەی خۆیان زۆرینەی ئەندامانی دەرچووی کۆنگریان لەگەڵدا بوو. بۆ ئەم هەڵوێستەش چەندین بەڵگەی شەرعی و پاساوی ئیسلامیان بۆ خۆجیاکردنەوە و دروستکردنی حیزبێکی نوێ هێنایە و لە 2000دا باڵەکەی شێخ محەممەد بەرزنجیش چووە ناو کۆمەڵی ئیسلامی و مامۆستا بەرزنجی کرایە پێشەوەی کۆمەڵی ئیسلامی. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر هۆکارەکانی جیابوونەوەی باڵی شێخ محەممەد بەرزنجی و عەلی باپیر و باڵەکانی دیکەی مەلاکرێکار و هێزی دوی سۆرانی ناو یەکبوونی ئیسلامی دەپرسین ئایا شەرعەتی خۆجیاکردنەوەی کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی یەکبوون چی بوو؟ ئەو بەڵگە شەرعی و پاساوی ئیسلامیانە چی بوون کە کۆمەڵ خۆی پێجیاکردنەوە؟ بۆچی باڵەکەی شێخ محەممەدی بەرزنجی چوونە نێو کۆمەڵی ئیسلامی و هۆکارە دەرەکیەکان و دەستێوەردانەکانی ئێران لە ئینشقاقەکان چی بوو؟ ئایا نەخشەی جیابوونەوەکە پێشوەخت و بەر لە پرۆژەی پێگەێنانی یەکبوونی ئیسلامی داڕێژرا بوو یاخود لەسەر و بەندی بەستنی کۆنگرەدا ئەو هەوڵانە دەرکەوتن؟ ئایا هیچ ڕێکوتنێکی ژێربەژێر لە نێوان نەهزەکۆنەکان و باڵەکەی عەلی باپیردا هەبووە لەم لایەنەوە؟ ئایا بنچینەی کار و ناسنامە و ئاماژ و ستراتیژی کۆمەڵی ئیسلامی چی بوو؟ چ جیاوازیەکی لە حیزبەکانی پێشخۆی هەبوو؟ خۆشەویستان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و بارودۆخی ئێستای سیاسی کۆمەڵی ئیسلامی و ئایندەی حیزبە ئیسلامیەکان لە کوردستان لە ئەڵقەی سێم و کۆتایی دیدارەکەماندا درێژە دەین بە تەوەرە و گفتوگۆکان و بەردەوامین لەگەڵ بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆمەڵی ئیسلامی. مامۆستا گیان جارێکی دیکە بەخێر بۆ بەرنامەکە. سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. مامۆستا گیان ئەمەوێ بەو پرسیارە بێمەلات لە ئابی ساڵی 1990 بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕیندا یەکیان گرت و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیان پێی هێنا. هۆکاری یەکگرتنی ئەم دوو حیزبە چی بوو؟ دواتر بۆچی ناوێن نابزوتنەوەی یەکبوونی ئیسلامی؟ هۆکارەکەی یعنی لە حقیقەتە ئەسڵ هۆکار هەیە بۆ هەموو لایەنە ئیسلامیەکان یەک بن. بەڵێ چونکە خوا لە قورئانە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. بەڵێ لەبەرەوە حەقەیە هەموو لایەنە ئیسلامیەکانی کورد لە هەر کوێ هەبێ لە عێراقا لە کوردستان بەڵکو لە عالەما یەک بن، چونکە لە حەقیقەتە هەموو کەسێ ئەوە دەزانێت دین سەوابیتی هەیە متغەیراتیشی هەیە. لە سەوابیتە هەموو یەکێکین. حتا مەزاهیبی ئیسلامی ئەبینی لە قەزەی دەستنوێژکانێکە لە پیاوێک و ئافرەتێک 6 ڕەئی لەسەرە. ڕێی ئیمامی شافعی فەرمێ پیاوێکی نامەحرەمێکی نامەحرەم دەستیان کەوێ هەردوو لە ئەعزایان کەوێ لە یەک دەستنوێژانشکی ئەو لامەستم نیسا لایەنێکی هەر لە ڕێی شافعی ڕێهڵێنە ئەگەر ئەو مولامەسە بێ لە دوو تەرەفۆ بدەستنوێژ هەردووکیانشکی لەلایە کۆبێ هی لامیسەکەشکی هەر لە شافعیە کەواتە تێگەیشتنی جیاواز تەنها بۆ بەڵێ ئەوەیە لەمەسە بێ بۆ حەنیفا بەلایە ناشکی لەسەر مالیک و ئەحمەدا بە ئارەزوو ئەشکێ بێ ئارەزوو ناشکی. لە مەسیبی ترەوە هەیەڵە دەستنوێژ ببێنە بێ هەر وەختێ نەختی نوێش ها دەستنوێژەکە ما بێ هەرە بێ نوێشکەی دەستنوێژگری چوە یا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم هەر وەختێ هەڵسایتەوە. جا لەبەرەوە ئەم تەویل و بۆ چوون جیاوازانە هەمووی هەڵەگرێ لەبەرەوە حەقێ هەمووی یەک بێت، بەڵام ئەوەی ویسعەتی شەریعەتە زۆر باشە، بەڵام لە قەزایای سیاسیە لە قەزایای فیکریە ئەمە حەقێجیانە عالم مسلمانان ئەمە یەکێ. دوو ئایا ئەم دوو لایەنە هەردوو لایەنی ئیسلامی بوون، هەردوو لایەن قیادەکان خەڵقی کوردستانن و برای هەردوو ڕابەری هەردوو لایەنەکە دوو برای باوکو دایکی بوون و ئەوانەیش کەوە لەگەڵیان بوون یا خزم و یا دۆست بوون یەکبوونەکە شتێکی تەبیعی بوو. باشە کەواتە جیاوازی نێوان لە ڕووی ستراتیژی سیاسی و بنەمای کارکردنەوە جیاوازی نێوان یەکبوونی ئیسلامی لە حیزبەکانی پێشخۆی چی بوو لە بزنەوەکانی پێشخۆی چی بوو؟ تەنها هەرەوەی تەتەوری تیاتیا بوو ئەسی ئایدۆلۆژیەکەیەکە کە هەدەفەکە یەکێ خزمەتی ئیسلامە خزمەتی گەل و نیشتمانە لە قەڵبی ئیسلامە. دەوترێ بزوتنەوەی یەکبوون لەو ڕۆژگارەیە خاوەنی هێزی سەربازی و سیاسی و پەروەردەیی و بنکەی جەماوەری باش بوو لەو کاتەیە. بالفعل یەکێکیش بۆ لەو حیزبانەی کە بۆ کۆنگرەی گشتی هێزە بەرهەڵسکارەکانی بەعەس لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە بانگێشت کراوە. بەم تۆکمەی و بەهێزی و
لە دەرەنجامە بۆچی بزوتنەوەی یەکبوون ئەبێتە لەدبوون ئەبێتە چەندین باڵی جیاواز ئەوەش ئەمە مەسەلەکە وەکو چۆن لە قەزای فیقیا اختلافی فقهایە لە قەزایای مەذهبیە لە قەزای سیاسیش دیارە قادە اختلافی سیاسیات هەیە ئەگە بۆی بچیت حەقی لە کوردستان شەمادام ئەحزابی کوردستانی مادامە هەدەفەکە ڕزگاری کورد و کوردستانە حەقەوە یەک حزب وایە بەڵێ ئەوتە لە قەزای سیاسیە لە ئەحزابەکانی ترا ئەوتە ئیجتیهاد ئیشەکە ئیجتیهادی قادە ئەوەتە بۆیە بۆ نازانم 30 حیزبە چەندێکە 32 حزبە چەندێکە ئەوە ئەحزابی ئیسلامی تەوان لە ئەنجامی ئیجتیهادی قادەکانە وای لێ دەینا حقیقەتەکەی لێگوری حەق نییە تەعەدود هەبێ هەتا من شخصی خۆم ڕێیم وایە کورد لە کوردستانی هەچوا پارچەکە یەک حیزب بێ ئاید واز بێن لە ئایدۆلۆژی بڵێن حیزبی ئازادکردنی کوردستان ئەگەر بەگوێی من بکرێ بەڵامایە بەگوێی من ناکرێ ئەنا ئەمی لە حەقەتە ڕاستە ئیتجاهی ئیسلامی مادام ئێمە هەمومان یەک خودامان هەیە یەک پێغەمبەرمان هەیە یەک قورئانمان هەیە یەک حەدیث یەک سنەتمان هەیە و پاشە یەک قیبلەمان هەیە یەک مەسیرمان هەیە یەک هەدەفمان هەیە کە بەرزی ئیسلام و ڕزگاری میلەت و نیشتمانمانە حەقی نییە تەعەدود بێت بەڵامی دڵێکی ئیجتیهاداتی وەکو چۆن عولەمای مجتەهیدین اختلافیان هەیە دیارە قادەی سیاسیش اختلافێکی بۆچوونی سیاسیان هەیە ئەو ترێکێک لە کێشەکانی بزوتنەوەی یەکبوون لەو ڕۆژگارەیە پرسی بەشداری سیاسی بووە بە تایبەت کاتێکە ئەم حیزبە بە دوو وەزیر لە ئیدارەی حکوومەتی سلێمانی حکوومەتەکەی یەکێتیە بەشدارە بن کە ئەوانیش مەلا محەممەدی مەلا عومەر و مەوسا عەبدوڕەحمانی نەورەسی مەلا عەبدولێکی لە هەولێروان هەبوو عەبدوڕەحمانی نەورەسی عەبدولغەنی بەڵێ مەلا عەبدولغەنی شوار وەزیر بوو بازیانی و بڵێ ئەمە چوار وەزیر بەڵێ بەشێک لە ناو کۆمەڵی لە ناو بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیە خۆشحاڵ نەبوون بەم بەشداریە سیاسی و بە شەرعیان نەزانیەوە ئەم خلافە عقائیدی و شەرعیانی ناو بزوتنەوە ئیسلامیەکان بۆچی ئەگەڕێتەوە ببڕێتەوە خۆی ئەگەر ئەو تەعەموقە فیقهیە کە هەیە هی لا عولەما هەیە وا ڕێکەوتووە لە عالەمی ئیسلامیە بە تایبەتی ناو عالەمی سوننا لەگەلەوە هەموو ئاعترافەکەن بەوە کە عولەما عوقەلان و فوقەهان و صادقین و مخلیسینن بەڵام نەگەێنێتە ئەو میلەتە نەگەوێتە ئەو حەدەکەوە عولەما بە سیاسی بزانن ئەمجا حتا بازێ تعبیر هەیە غەڵەتە ئەڵێن ئیسلامی سیاسی ئەسڵن ئیسلامی سیاسی هەر معنای نییە بڵە بۆ فەرموو بۆ ئەسڵن ئیسلام دینی خوایە کە مەنهەجە لە ئیسلامە سیاست هەیە یان نییە طبعا هەیە بۆ چونکو سیاست دوو معنای هەیە سیاسەتی هەیە بە معنە ئیدارەی شؤونی ئوسرە و مجتەمع و دەولە بە ئەصلحی طرق بە ئەنفعی طرق بە ئەعدەلی طرق بە ئەنجەحی طرق ئەمەی لە ئیسلام کەی جودایە جدا نییە ئەمما سیاسەتێک کە بریتی بێت ئەو وەزعی کەوا منفەلوتی لە کتێبەکە یاڵێ لە عەبەرات و نەزەراتە کابرایە بۆ نووسێ مامۆستا بۆ ئوستاد منفەلوتی مستەفا لوتفی منفەلوتی بۆچی تۆ کاتبێکی ئیجتماعی کاتبی سیاسی نیت ئەوی ڕای معناکاڵێ ئەعوذ بالله من الكذب والغش والغدر والخيانة یعنی ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ متتەبع بووە لای ئەو ڕۆژە بەم چوارەی داناوە ئەڵێ إنني أفضل الجلاد على السياسي لأن الجلاد يقتل الأفراد ولكن السياسي يقتل الأمم والشعوب وفي كل عام يقوم السياس بمهرجانات واحتفالات بمناسبة أمة أو شعب ولكن في بعض الأوقات يتندم الجلاد أرى السياسية يبكي في مواقع الضحك ويضحك في مواقع البكاء رأيت كل شيء صلدا رأيت الحجر صلدا والحديد صلدا والفولاذ صلدا ولكن قلب الرجل السياسي أصلد من الجميع أما سياسة به حاشا دين أميناوي وكوچون رضا شاي إيران حما شاي إيران إبادة شعبي كردي إيران يعني كر أو سياسته يا أو سياسته إسا استراتيجي دولي هيتي
ئەوەی کە لە سووریا ڕوئەدا باشە ئەو هەموو کوشتارە بە ملیۆنان یا مەسەلا میلەتێکی 50 میلیۆنی وەکو کورد بۆ ئەبێت تا ئێستا ساحبی لە ئومە متحیدا ساحبی کورسی خۆی نەبێ لەبەرەوە ئەو سیاسەتە سەلیمە کە پیاە وەکو ئیبن خەلدون کتێبی چەند مجلدی هەیە لەبارەی سیاسەتی واقعی و پیاە وەکو ماوەردی الأحكام السلطانية هي لقضية سياستها أجا السياسة بريد بين إدارة شؤوني أسرة مجتمع ودولة لجميع نواحيه سياسيا اقتصاديا عسكريا اجتماعيا علميا تقدميا حضاريا أما باش الإسلام جدانية باشە ئەگەر بچینە سەر تێگەیشتنی یەکبوونی ئیسلامی نووسنەوەی یەکبوونی ئیسلامی لە چەمکی سیاست بە مەفهومی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەوترێ لەسەر زاری ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەردوو لاوەواتە بزوتنەوەی ئیسلامی و بستنەوەی ڕاپەڕینی ئیسلامی یەکبوونیان وەک پرۆژەیەکی ئیمانی و ئیسلامی لە قەڵمداوە نەک وەک پرۆژەیەکی سیاسی و بەهێزکردنی ئەزمموی سیاسی حکومڕانی لە کوردستان ڕای مامۆستا بەرزجی لەم بارەیەوە چی ئایا بەفعلی یەکبوون پرۆژەیەکی ئیمانی ئیسلامی بوو یاخود پرۆژەیەک بوو بۆ بەشداری سیاسی و سیاسەتێکی مەدەنیانە و حکومڕانی لە کوردستان وڵی من وەکو شخصی خۆم وەکو برانەیش کە دەمناسین لە هەردوولا دیارە هەر بۆ مەساحەتی ئیسلام و نەتەوە و نیشتمان بوو بەڵام ئیتر خۆخوای گەورە مطلع بەسەر قلوبە ظاهیرەکەی هەموو نیەتەکەوا بوو چونکە ئەی بۆچی کۆدەنگی لەسەر بەشداری سیاسی نەبوو لەناو یەکبوونە بۆ کۆدەنگی بۆ نەبوو دیارە ئەوەش هەمیشە وابزە بالەوە تێ بگەین طبعا خوای گەورە دوو جۆرە عەبدی هەیە عەبدی وای هەیە مخلیسە واقعاً مخلیسە عەبدی وایش هەیە بە ظاهری مخلیسە لە واقعاً مخلیس نییە بەڵام کێ مطلع بەسەر قلوبی خەڵکە پەروەردگار لەوانەیە مەسەلە تیا بوو بێ مخلیس بوو بێت تیا بوو بێ هەدەفی شخصی هەبوو بێت تەنەفی هەدەفی خزمایەتی هەبوو بێت نەگەی بە هەدەفەکە قەزەکەی تێکدا بێ وەلا من ئەوانەی کە ناتوانم ئەوانەی کە دیو من و ئەیان ناسم هیچ کامیان تەجریح کەم چونکو بۆ چونکو تەجریحکردن ئەویش لە علمێ هەیە پێڵێن علمی تعدیل و تەجریح کتێبی 8 مجلدی هەیە لەبەرەوە من ناتوانم تەجریحی فلان و فلان کەم بەڵام ئەڵێم حتما شخصی وا هەبووە لەباتی مخلیس بێ مۆخلێس بووە لەباتی مخلیس بێ مۆخلێس بووە مۆخی لێساوەتەوە مۆخی حەقیقەتەکەی لەکیزاوە جا لەبەرەوە وئلا ئەسڵی ئەوانەی کە من ناسی و من دەمناسین شکم لە ئیمان و سەلاحەتی هیچیانە نەبووە بەڵامی تردا ئەڵێ چی ئیساوەکو منوان نازانم لایەنە کوردستانیەکان هیچیان بڵێم بەخوا لە کوردایەتیا ناتوان بڵێم بەڵا ئەویان لە ڕاستەکەیانە درۆکە کەچوتە تەفرەقیتیایە باشە ئەوترێت ببوورەمەوە سەجان ئەوترێت یەکێک لە هۆکارەکانی تری دروستبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و یەگرتنی بزوتنەوەی ئیسلامی و ڕاپەڕین ئیسلامی ئەوە بۆ کە بزوتنەوەی ئیسلامی جۆرێک ترسی هەبوو لە ڕاپەڕینی ئیسلامی بۆەوەی کە بێتە بەدیل و ئەڵتەرناتیڤی ئەو بەتایبەت پاش ئەوەی کە بزوتنەوەی ڕاپەڕین باڵی سەربازی دروستەکە و مەکتەبی سەربازی پێکەێنێ هەمەش واکە کە بزنەوەی ئیسلامی قبوڵی ناکا و کە بزنەوەی ڕاپەڕین باڵی سەربازی دروستکە و هەتا لە پەلاماری مەکتەبی ئەسکەریانیان لە خۆرماڵ و داگیریەکەن ئەم تێگەیشتنە لە ناو ئەقڵەتی ئیسلامی سیاسی و سەرکردایەتی ئیسلامی سیاسیە بۆچی ئەیژەڕیتەوە تۆ ئەوە تەحلیل و توێژانەوەی بازە شخص بێ لەوانەیە بەڵام من وەکو شخصی خۆم حەدسم بەوە نەکردووە ئەو قەزێ وابێت چونکو بۆ ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی دائیرەکەی گەورەتر بوو یعنی برادرانی نەهەزە تازە دروست بوون ئەو خۆفیان لێ نەدەکرا هەم لەباری حەجمەکەەوە خۆفیان لێ نەدەکرا هەم لەبەرەوە ئەفرادەکانی هەموو خزمی یەک بوون لەگەڵ بزوتنەوە لەو ڕوانگەوە بۆ مامۆساکە وتراوە لە ڕووی شەرعەوە لە ڕووی شەرعیەوە نابێت دوو بزوتنەوەی جیهادی و چەکداری ئیسلامی لە ناوچەیەکا بوونی هەبێت یعنی ئەم تەسەورە هەبووە تۆ هەڵوێست چی بۆ لەسەر ئەمە ئایا تۆ یەکێک بووی لەوانی کە هەمان بۆ چوونت هەبووە یاخود من شتی وام دەرک پێ نەکردوە چونکو من لە مەتری قەزیەکە بووم چونکو من لە
بزوتەوەی ئیسلامیە بڵێ من ڕابەر نەبوو ماوەسەم لە عوسمان ڕەحمەتی خوای لەبێ ڕابەر بووە بەڵام من وەکو لەقب ناتیق ڕسمی بووە یەک عوزی مەکتەبی سیاسی بووم دوو جنای ماوەسەم لە عوسمان و ماوەسەم لە عالی و ماوەسەم لە عومەر محرەمانە لە من نەبووە حتا ماوەسەم لە ئاستیق کەوا لە ئەو مەسئولی نەهزەکە بووە دۆسایەتی بە هێزمان هەبووە بە من دەرکم بەوە نەکردووە کەشتیوا لە ئارادا بێ ئەو پەلاماریکە لە خورماڵ لە ناوچەکانی خورماڵ هێزەکانیان هینەکەن ئەیان بەسەر مەکتەبی ئاسکەریە چۆن ئەگاداری ئەوە نەبوویانی کێنێ بزوتنەوەی ئیسلامی بارەگاکانی بزوتنەوەی ڕاپەڕین لە خورماڵ دەست بەسەراگرن چاشتیوا بووە بەڵێ خەبەرم لە شتیوان نییە زۆر لەبیر ڕەنگە لە بیرت نەمابێ بەڵام ئەوە هەبووە باش هەندێک لە کادیرەکانی بزوتنەوەی ئیسلامیان وت یەکبوون یان بە ئارەزوو بوو یان بە زۆر واتە فشارێک هەبووە لەلایەن بزوتنەوە بۆ سەر ڕاپەڕینی ئیسلامی بۆی تەسلیم بن بە پرۆژەی یەکبوون ئایا ئەم یەکبوونە جۆرێک لە فشاری تیا بۆ یاخود بەخواستی هەردوو لابۆ بە ئیتیفاقی و دانیشتن و گفتوگۆ و دیالۆژی هەردوو لابوو ئەم دوو هەمەیانە بە ئیتیفاقی هەردوو لابوو ئیتیفاقی هەردوو لابوو باشە هەندێک دەڵێن پرۆژەی یەکبوون پرۆژێکی ناسروشتی بووە ینی بەو معنای کە لە دەرەنجامی نوانی کۆمەڵێک هەڵوێست و هەنگاوی ناسروشتیەوە بووە یاسین حەسەن ئەندامی پێشوو سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی دەڵێت هەردوو لە بزوتنەوەی ئیسلامی و ڕاپەڕینیش لە گەشەوەستا بوون تووشی جۆرێک لە شکست بوون بۆ بەخاتر بەهێزکردنەوەی خۆیان نەبزوتنەوەی ئیسلامی ئەویست بکەوێت بەسەر زەویە نە بزوتنەوەی ڕاپەڕین ئەویست بکەوێت بەسەر زەویە ئەم یەکبوونە بە ئەو بوو کە کاتێک کە ئەکەون ئەگەر قەرارە بکەون کەون بەسەریەکە ئایا لە لاوازی ئەم دوو ڕەوتە ئیسلامیە بوو یاخود لە خەمی ئاینیانە و ئیمانیانەی حیزبەکەیە بوو بۆ دروستبوونی قوارێکی ئیسلامی و یەکبوونی هێزەکان ئەمە یەخیریانە بۆ تەرزوشتێکی هیچیانە بوو بەڵام بۆ بەرژەوەندەی ئیسلام و کورد و کوردستان بووە باشە هەتا ئەندامانی سەرکردایەتی باز لەوەکەن لە لایەنی سەرکردایەتیەوە قەیران لە هەردوو لای قەیرانی سەرکردایەتی هەبوو بۆیە پرۆژەی یەکبوون دەرفەتێک بوو بۆ ئەو مەسلەیە بۆ ڕزگاربوونی هەردوو ئایا لە سەرکردایەتی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی یا بزوتنەوەی ئیسلامیە قەیرانی سەرکردە هەبووە یا با بڵێم جۆرێک لە ئیشکالی سەرکردە هەبوو لەو ساتە وەختەیە شتیوان پێ نەزانیوە شتیوانە بووە پێم نەزانی و شتیواژ نەبووە هەر ئەم زانانی هەرم بیست ئەگەر منیش پێم نەزانیا هەر پێ بۆیان باسە کردم چۆ من لە وەکو ڕەوشت و سلوکی خۆم خەڵکی قی پێم هەیە ئەگەر شتێ بێ پێم بڵێ بێوێ احتیفاز یەکەم پێ یەکەم بێوێ پێی نەکەم بەڵاو یەکەم و شتیوانە بووە زۆر باشە دەوترێت دۆخی ناوخۆی بزوتنەوەی یەکبوون دۆخێکی ناکۆک بووە بەوەی کە باڵی ڕاپەڕینی ئیسلامی زۆرینیان لە ناو یەکبوونە لەگەڵ بەشداری سیاسیان نەبوون و بەشداری یەکبوونیان لە حکومەتی ئیدارەی سلێمانی و لە ڕووی شەرعیەوە پێ قبوڵ نەبووە ئایا بە بڕوای مامۆستا بەرزنجی بەشداریکردن لەگەڵ لە حکومەتیشی کوردیە لە ڕووی شەرعیەوە بۆچی لەو ڕۆژگارەیە تەویل و خوێنەوەی جیاوازی بۆ کرا و لە دوجارە ئیسلامیەکان پەشیمان بوونەوە لەو بەشداری سیاسیان کرد بنوازانم ئەوانە لەوانەیە شخص بێ لە هەر لایەک بۆ چوونی وای هەبێ بەڵام وەکو عموموانیە چونکە ئێمە بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان 4 نەفەرمان هەیە ئێستا دوانە بەلایانی قەدیم ڕاپەڕین دوانیشان قەدیم بزوتنەوە بای سەگانی ئەو تەفرەقە نییە یعنی الحەمدوللا تەکەتولات نییە و لە بەغاش 2 نەفەرمان هەیە یەکیان کۆنە بزوتنەوە یەکیان کۆنە نەهزەیە لەبەرەوە ئێمە وا دروست بوو ئەو کۆمەڵی ئیسلامی ئێستا شخصی وایتیایە بزوتنەوەی کۆنە شخصی وایە ڕاپەڕین و کۆنە شخصی وای هیچیان نیە دوورە لە هەردووکیان دوور بۆ ئێستەکانە لە پێشە ئەمجا لەبەرەوە هەندێ بۆچوون هەیە و تەحلیلات هەیە تاوان دیارە خەڵکیش لە خۆی تەحلیلات و بۆچوون ناڵێ پاساوی خۆی هەیە بەڵێ بەڵام پرسیارەکەی من لە ڕووی شەرعیەوە بەڵێ لە ڕووی شەرعیەوە جایز بوو ئێوە
بەشداری سیاسی بکەن لە ناو حکوومەتی هەرێمە و وەزیر وەرگرن و آخر ئێمە کە تەماشای قورئان کەین ئەلبەتە لەوانەیە بەرژەوەندێکی تر تەماشاکراوێنە بۆ جواز و عەدەمە جواز نییە ئەگەر جایز نەبووایە بۆ ئێوە زوو لە 2005 وەزیرمان هەبوو لەوێ وەزیری بیئە یعنی ژینکە مامۆستا دارا مەلا محەممەد ئەمین ئەوەوە لە وەزیری ئەوقافمان هەبووە مامۆستا نەوڕەسی وەزیری عەدڵمان هەبووە مامۆستا عەبدوڵغەنی هەروەها وەزیری زەراعەمان هەبووە محەممەد بازیانی ئەمە مەسەلەی ئەگەر تەماشای قورئان بکەی جارێکان حکوومەتەکەی ئێمە کەس ناتوانێت بڵێ ئەمانە دینیان نییە دینیان هەیە شکر هەموو یعنی بەڵام لە دینشان مەراتیب هەیە هە بە دینترە هەیە کەم دینترە هەیە عیبادەتی زیاتر هەیە کەمترە ئەسا هە لە ناو کۆمەڵی ئیسلامیە شخصی وهەیە زۆرتر عیبادەت دەکات لە شخصێکی تر وانێوانەیە ئەو شخصەکە عیبادەتی کەمترێتی دینی نییە جا لەبەرەوە حەزرەتی یوسف سەلات و سەلامی خوا لەسەر ئەو لەسەر هەموو پێغەمبەران بەتایبەت حەزرەتی محەممەد مستەفاش بوو بە منقذی میسر وانە باشە کاتێک چوە ئەوێ پێغەمبەر بوو بوو بە چی بوو بە وەزیری مالیە جا لەبەرەوە ئەمانە هەمووی قسەیە خۆ میلەتەکەی ئێمە میلەتی میسری ئەو کاتە نیە کافر بێ ئەو کافر بوون هەموو بتپەرست بوون وانە بەڵام ئەمانە خۆ میلەتی ئێمە موسڵمانن ناتوانم 50 خەمە سەریەکی بڵم ئەمە موسڵمان نییە ئەتوانی ناتوانانی ڕاست چونکە بۆ میلەتی ئێمە الحەمدولله هەمووی حتا ناوەکانیان ناوی عەرەبیە لەبەرەوە محەممەد مستەفا صلی الله علیه و سلم عەرەب بووە جەلال جەلالەدینە کوڕی حیسامەدینە هەنێ کاک مەسعود خۆی برای باوکی باپیری هەنیە لەبەرەوە ئەم خەڵکی ئێمە موسڵمانن باشە مامۆستا بەرزنجی هەر کەسێ وا بڵێ بەخوا دروست نییە بچیتەوە حکومەتەوە بەخواوە نا ئەزانێ شەرع چییە نا ئەزانێ وەرع چییە نا ئەزانێ ئەسڵ چییە نازانێ فەرع چییە باش پاش ساڵ قەزێکی سیاسی وانمە باشدانیوە باشە پاش ساڵێک لە دروستبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی واتە لە هەشتی 2000دا بزوتنەوەی یەکبوونی یەکەمین کۆنگری خۆی دەبەستێت بەڵام مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز بە دەرەنجامی کۆنگرەکە ڕازی نابێت ئەمەژە بێتە هۆکاری دەرکەوتنی چەندین باڵ و ڕەوتی جیاواز لە ناو بزوتنەوەی یەکبوونە کە یەکێک لەو باڵانە باڵی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و باڵی مامۆستا عەلی باپیر و باڵی مامۆستا مەلا کرێکار و هەندێک لە برادرانی هێزی دوی سۆران و گروپێک بە ناوی گروپی تەوحید و هۆکاری ئەم باڵە جیاوازانی ناو یەکبوونی ئیسلامی چی بوو بۆچی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز بە دەرەنجامەکانی کۆنگرە ڕازی نەبوو وڵا من ئەمەیە ڕاست بڵێم چوو ئەمە بێتە شەهادەت بۆ تەریخ مامۆستا مەلا عەلی ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێکی متدەین و ملتەزیم بوو و شەجاعەتی هەبوو و معروف بوو ناسراو بوو زۆر متەمەسک بوو بە مەسلێکی مەلایی لە کۆنگرێک ئەو ئاخر کۆنگرەیە کە ئەو تەشەعوبەی تیاپەیا بوو ئەڵبەتە من شخصی خۆم اقتراحم کرد وتم پەلەمەکە لەو کۆنگرە چونکە ئەم دوو حیزبە هەموو ساڵەکە بوون بە یەکێ جارە بە تەواوی دەمج نەبووە لە یەکە با تەواوی دەمج بین لە یەکە پەلەمەکە لەو کۆنگرە چونکە ئەوان 27 ئەندامی سەرکردایەتی ئێمە 24 ئەمە حتمما ئێمەش کە سەرکردایەتی هەڵەبژێرین نابێ ئەو عادەدە بێ ئەبێ کەمتر بێ لەوە ئەوەی کە دەرنەچێ دوایی قوبولی ناکاوە مشکلەمان بۆ خڵقی و هەندێک وتیان بەخوا فڵانە کەس تۆ هەرشت پەکە خەوتم بابە من دیراسەی علم و نەفس لە جامیعایەکە لە دەرزەکان و علم و نەفس بۆ سایکۆلۆجیەتە ناسم بەخوا پیاوی چاکیش بێ ئەمڕۆ منزڵی خۆی نەدەیتێ قوبولی ناکە ئەنزلی ناسە مەنازیلەهم ئەمە معروفە وەلاسە عاقبەت کۆنگرەکانە هەربەست و دوایی لە ئینتیخاباتەکە ئەو عەدەدەی کە مەطلەبە بۆ سەرکردایەتی دەرچوون عەدەدە لەوانەی کەوا لە هەردوو لا چ لە بەرانی ڕاپەڕینی کۆن چ لە بەرانی بزوتنەوەی کۆن دەرنەچوون بۆ سەرکردایەتی باش مامۆستا شوێک وەرەگرین و دواتر درێژە بە قسەکانەوە بەڕێزان پشوویەک و پاشان ئەگرینەوە وڵاتان